بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. دیارە ئێمە وەڕا هاتوین هەرچی لە ژیانی خۆمانە بە چاو نەیبینین حسابی بۆ ناکەین. تەنانەت ئەو مادەی کە ئەیسووتێنین و یاخود ئەیخۆین و لە لاشەمانە ئەبێ بە وزە و ئەبێ بە جوڵا وەکو شتێکی فانی، وەکو شتێکی بەسەرچوو حسابی بۆ ئەەکەین. تەسەور ناکەین مادەیەک هەبێ کە ببێ بە وزە و ببێ بە گڕ و ببێ بە گەرما و ببێ بە ڕووناکی جارێکی تر ببینینەوە، بەڵام وانە شتێک هەیە کە ڕۆژانە ئێمە ئیکەین لە چاکە و لە خراپە. هەموو ئەوانە خشتێکە ئیخەینە سەر بینای کردەوەکانی خۆمان، جا بە چاک بەیان بە خراپە. بەیانی ئەم تابلۆ گەورەی کە ئیبینیت خۆت چۆن نەخشان دەبێتت یەتە بەردەست پێڵی تۆ چیت ئەڵێ من کردەوەکانی خۆتم. خاپەلە مەکەم یانی چی تۆ کردەوەی منیت؟ وەڵڵی خۆ غەریبیش نی لە بەرچاوم، ئەڵێ ئەناسم، ئەڵێ شۆ بینیومی. ئەوە کردەوە چاکەکانی خۆتە لە گۆڕەکەتایەتەوە بەردەست و ئەی بینیتەوە جارێکی تر کە ئەسڵەن حسابت بۆ نەکردووە. ئەوە کردەوە خراپەکانی خۆتە، یاخود کردەوە کەم و کوڕەکانی خۆتە. پیاوێکە بینی لە ناو گۆڕەکەتا چاوی نییە، لایەکی مەشلولە، قاچی نییە، هەر یەکە و دەمی سوڕاوە، ئەڵێ تۆ چیت بۆ نە ناشیرینیت؟ ئەڵێ منیش کردەوە ناشیرینەکانی خۆتم، من ناشیرین نیم، تۆ ناشیرینە کردوم، من بەهۆی تۆ عیبار بووم. کەواتە هەموو ئەوەی کە ئەیکەین خۆشەویستەکانم لە گۆڕایەتەوە ڕێمان بڵێ لەسەر شێوەی شتێکی مردووەکو خۆ نانا زیندوو هەر بە ئینسانێکی تەواو یەتە خزمەت و لە ناو گۆڕەکەتە ئەبێ بە هاودەمت. ئەڵڵاه تو ئەو خوایە بە ئەم هاودەمە جوان دروستکەین، با وێنەیەکی جوانی بۆ بکێشین، با تابلویەکی جوان بنەخشێنین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ يتبع الميت ثلاث فيرجع اثنان ويبقى واحد يتبعه أهله وماله وعمله فيرجع أهله وماله ويبقى عمله أخرجه البخاري ومسلم. سێشت دوای مردووەکەون بۆ گۆڕستان کە سوکارەکەی ئەو لە خۆیات و ئەو ئەگری و ئەو جامانەکەی کردۆتە ملی و ئەو هەموو گیانی قوڕە و ئەو بێتاقەتە و ئەو خەڵک سەرخۆشی لەکات. سیارەکەشی هەتاوەکو نزیکی گۆڕەکە هێنن، پارە و سەرەت و سامانەکەی چەکی پارەکانی ئەوەی کە هەی بووە هەر هەمووی تەسەر گۆڕەکەیەت و دوێڵن ئێمە بە دوعا ئیتر تۆ خەمێکی خۆ بخۆ. ئەرە وەڵڵا ئێمە ناکرێت لەمە زیاتر لەگەڵ تابین و بخوا خۆ سونەت بوو ئینسان چەند دەقەیە بە دیار مردۆکەیەوە دانیشێت. ئەمری کوڕی عاسە فەرمێت ئەگەر من مردم قەدەرێک بە قەدەر ئەوەی کە حوشترێک سرە بڕێ و گۆشتەکەی دابەشەکرێ بە دیار قەبرەکەمەوە بمێنەوە چونکە ئەستەئنیس بکم فأنظر ماذا أجيب رسول ربي، بابزانم چۆن جوابی مەلایکەتەکانی خوای گەورە ئەدەمەوە. لەبەرەوە دڵم پێتان خۆشە بێ ئەوەندەیەک کە حوشترێک سرە بڕێ و گۆشتەکەی دابەشەکرێ لەگەڵ ما بمێنەوە. ئێمە ئەوەش ناکەین وەکو سونەتە بۆ مردوو بکرێ، یەکسەر بەجێ یەڵین کەسمان بە دەوریەوە نامێنین، پەلەمانە زوو بگەینە مزگەوت و ژێر خەیمەکە و تازیەکە، چونکە خەڵک بۆی لەبەر ئێمە هاتووەڵەن کاکین تخوا فڵان کەس بەرام خەڵک لەبەر تۆ هاتووە لەگەڵ خەکەکەیان بڕۆ خواحافیزیان لێ بکە و دەستخۆشییان لێ بکە و سوپاسیان کە و گەرنازایی مردۆکەتیان لێ بکە. نا ئالەم کاتەیە کە هەمومان مردوو بەجێ یەڵین، ئالەم کاتەیە کەس بە دەوریەوە نامێنێت، ئالەم کاتەیە ماڵ لە شوێنی خۆیەتی. تەنانەت ماڵەکانیشمان زۆر شپرزە ناکەین، ئەڵێین بەخوا خەیمەکە باشترە، بخوا ماڵ پیسە بێ خەڵک زۆر هاتو چووەکە، مزگەوتەکە باشترە، هەر با لە مزگەوتەکەی بێت تەعزیەکە هەڵمەگرن، دوای مزگەوتەکەش بەخوا کاکەیتر دانانیشین لە ماڵەوە. ئەم پیاوە ئەم هەموو مڵکی خستوێتە سەر یەک
ماڵەکەشی بە کەڵکی نایە تەنانەت بۆ پرسەکەشی نابەخوا تاکە شتێکە لەو تەنیاییە بەجێمان هێشتووە لەو ناڕەحەتیە بەجێمان هێشتووە لە خزمەتی ئامێنێتەوە کەیتر وردە وردە داد پۆشی و شوێنەکەی تاریک بوو هەموو شتێک کۆتایی پێهات شتێکە چێتە خزمەتی پێڵێ ئەنا عەمەلوکە ساڵح من کردەوە چاکەکانی خۆتم چەند خۆشە چەند مژدەیەکی خۆشە پیاوێکی ڕووجوان ڕووشیرین دەم بە بزە و پێکەنین بۆنێکی خۆشی لێدێ جلێکی جوانی لەبەر کردووە ئالۆ دوورە وەختێکە زانیت یەتە ناو قبرەکەتەوە ئەبێ بە هاودەم و هاودەنگ پێڵی تۆ چیت ئەڵێ من کردەوە چاکەکانی خۆتم ئینجا بیرەکەیتەوە خوا باش بوو ڕۆژەکانم بە جوانی گەدە الحەمدولله خۆی گەورە حەجێکی باشی تۆ بەکاری پەنسیب کردم الحەمدولله لە تەراویحەکانیش ئامادا بووم خێر و سەدەقەکانم چۆن بوو ئەڵڵاه ساگەر لێرانەیە کلێنێکم بکردایە ئەلێرە کلێنەکە بەم دەم چاو ڕۆژوانەوە دیار بوو بەڵێ پێڵێ من کردەوە چاکەکانی خۆتم ئەمە بلاک بۆکسەکەی تۆیە خۆشەویستم ئەمە سندوقی عەمەلەکەی تۆیە لەبەرەوە ئەو کەسە لەگەڵتایە ئەڵێ من تا قیامەت لەگەڵتا هاوڕێی سەفەری خوا بەخێر بێ کوورم زانی بەس خۆمم ئەو هەموو شتم لە ماڵ و مناڵ و سەرەت و سامان و دنیا و شەریکە و کۆمپانیا و باخ و دۆنما سەرف کرد هیچی بە کەڵکم ناو تۆیە کە حسابم بۆ ناکردی تۆیە کە بە پەلە پڕوزە نوێژەکانمە کرد و لە کۆڵمە کردیتەوە بەس تۆی ئەمڕۆ لەگەڵ مایت تۆیەک کە ناڕەحەتە بووم ڕەمەزانە هاتەوەم و دیسان و ڕەمەزان و برسێتی و ناڕەحەتی یان زەمانکەی تر بە کەڵکم ناو بەس تۆ بوویت تۆیەک هاوشان و هاوڕەفیقی حەجم بوویت تۆیەک لەگەڵ زەکاتەکەیە ئاگادار بوویت و کە ئەم بەخشی بووی بم لاشە جوانە ئەمڕۆ لە گۆڕەکەیە لەگەڵ مایت بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت مژدەی پێداڵێ هذا يومك الذي كنت توعد یعنی چی؟ ئەڵێ ئەمە ئەو ڕۆژە بوو کە مژدەیان پێدا بوویت کوردەواری قسەیەکی جوانی هەیە کە لەم حەدیسە وەرگیراوە ئەڵێ ڕۆژی خۆیەتی کردی بە ڕۆژی خۆی ئەڵێ ئەمڕۆ ڕۆژی تۆیە سبحان الله ئەمڕۆ مژدەکە چیدا کردەوە چاکەکان پێڵێ ڕۆژ ڕۆژی خۆتە تەواو الحەمدولله پێڵێت تۆ کردەوە چاکەکانی ئەڵێ بەڵێ ئەویش ئەڵێ ربي أقم الساعة حتى أرجع إلى أهلي ومالي خۆی گەورە زوو قیامەت دەستێنە با زوو بگەڕێمەوە بەناو کەس و کار و ماڵ و مناڵەکەم ئێستا ماڵ و مناڵەکە و بەکەڵ کرد نەهات بەجیان هێشتیت نابەخوا مردووار خەمێتی خوا زوو بمجێڕەوە با ماڵ و مناڵەکەشم بێم وەڵام چکە بخوا بە تەنیایی ناخۆ وەلو ئەم پیاو چاکەم لەگەڵایە وەلو ئەم کچە جوانم لەگەڵایە وەرەو ئەم ئینسانە باشەم لەگەڵایە بەپێی جنسی ئینسانەکانە گۆڕێ بەڵام ئینسان هەر خەمی ماڵ و مناڵەکەیەتی حەزەکەن بگەڕێنەوە بۆ لای بەڵێ خوا نەخواستە ئەگە خراپیش بێ ئینسانێکی دەموچاو ناشرین ڕەش بۆگەن پیس خۆی لەو وەزع و ناڕەحەتی و تەنیایی و ژێرگڵ و تۆز و خۆڵ و بەجێیان هێشتووە دوای مەلایکەتەکان بەجێڵن ئەجا ئەمی ژێت ئەڵێ مژدەت لێ بێ بەوەی کە ڕقل لێیەتی تۆ چی تۆ دەمچاو زۆر ناشرینە شڵم کردەوە خراپەکانی خۆت گلەی نەکەی ها خۆت ئاوا دروست کردوم خۆت یعنی لەو زەو تاقە و جوڵە و شەراب خواردن و درۆ و دەلەسە و ئەمەد لێ پیا بوو بڵێ خۆ تۆ تەسەوڕ نەکەی خۆشەویستەکەم ئەوەی کە ئەڕوات ئەچێ بە هەوایە و نامێنێ جارێکی تر ئەوە وزەیە وزە و مادە جارێکتر نافەوتێن بەڵێ ئەڵێ ئەنا عەمەلوکە الخەبیث کردەوە کە خراپەکانی خۆتم والله ما علمت إلا أنك كنت بطيئا في طاعة الله سريعا في معصية الله فجزاك الله شره فمي والله وام ناسی بوویت زۆر خراپ بووی لە بەرەوچوونی خوایە بەدەم خوای جوو لە بانگە بوو مێشێ بوو بەڵام پەلە بووی بۆ ئەوەی کە زوو بچیت خراپە بکەیت و تاوان بکەیت مژدەی شەڕ لە خۆ بێ خوای گەورە جایەکی خراپە باتەوە منیش وا لێ کرد منیش ماڵوێران کرد بە خۆتەوە لەگەڵ تا ئامێنمەوە بەڵێ بۆی ئینسان لەو کاتەیە پەشیمانە بێتەوە کە کردەوە خراپەکانی خۆی ئەبینێ بۆی خوای گەورە فەرمێ
المال والبنون زينة الحياة الدنيا. ماڵ و سەرۆت و سامان جوانی ژیانی دنیان. واتە ئەگەر تۆ مناڵت نەبێ، ئەگەر پارەیەکی زۆری شن نەبێ، ئەژیت. ئەمانە جوانکاریەکانن، واتە ضرورياتی ژیان نین. والباقيات الصالحات خير عند ربك ثوابا وخير أملا. باقيات صالحات چییە؟ يعني پارە و سەرۆت و سامان لە دنیاە هیچ نەبوو. ئەی باقیات الصالحات چی بوو؟ یعنی ئەو کردەوە چاکانەی کە بۆت ئەمێنێتەوە، ئەبێ باقیات بێ. ئەمە ئەوەیە کە بۆت ئەمێنێتەوە و زیخە، کەف نییە و لە دەستێ بچێ، بەڵام ئەبێ صالحات بێ، بێ کردەوەی چاک بێ، خەیڕون باشترە. علمانە فەرمون باقیات و صالحات 5 فەرزە نوێژەکەیە. علمانە فەرمون باقیات و صالحات سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. ما مصاب تخوا بلمك لما تينا قيشتم. يعني أقر بتم لقل ما بيلينوا سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم. أولا همو ماڵ و مناڵ و سەرۆت و سامان باشترە بەخوا بەڵێ، لای چێ؟ خەیڕ عیندە ڕەبیک، لای خوا. لای ئێمە ئەمانە خۆشەویستە بوون، ماڵ و سەرۆت و سامان، بەس لای خوا نا. شتەکان زۆر جیاوازن، تێکەڵی مەکەن باوکی من. بۆیە لەناو گۆڕەکەیە خۆشەویستەکەم هەموو میزانەکانە گۆڕێ، هەموو شتەکان جیاواز مامەڵی لەگەڵا کرێ بۆ ئینسان کە ئەچێتە گۆڕەوە. عەزاب و سزا لای سەرێوە دێ، لای سەرێوە چی و داناوە؟ چ حرەسێکت هەیە؟ نوێژت هەیە، ئەڵێ ما قیبەلی مەدخەل، نوێژ لە ژوور سەرە وەستاوە، ئەڵێ بەخوا من نایڵم لێرەوە بڕیت. یەتە لای ڕاستت، ڕۆژوەکانت ئەڵڵا لای ڕاستەوەیە، بۆ بە دەسەڕاست و بازووی لای ڕاستت، ئەڵێ لێرەش مەجالی نییە بڕۆیت، نایڵم عەزابی بیت. ئەمە لە گردنی منایە و ئەم سەنگەرە و ئەم دەرگایە سپێراوە بە من، پیاوێکی ڕۆژوگوڕی ئیماندار بووە، ئافرەتێکی چاکی ئیماندار بووە. جا لای چەپەوە دێ زەکاتی شەڵێ، بەخوا لای منیشەوە مەجالە نییە، هەر چوار دەوریان گرتووی. ئینجا لای قاچەوە دێ کردەوەی چاک و خێر و خێرات و ئەمر بالمەعروف و ئیحسان و هەمووی لای خواری قاستەوە، بەخوا لای ئێرەشەوە مەجالە نییە. هەر چوار دەوریان تەنیویت، لە هیچ شوێنەکا بینیوتە هەر چوار دەوری حیمایە بێ؟ بەڵێ، ئەمە هەمووی کردەوە چاکەکانی خۆتە. دەوریان لێداویت، هەر یەکەیان دەرگایەکی بۆ گرتووی، هەر یەکە و دەرگاوانێکە لەبەر دەرمای دەرگایەکی عەزاب و گەورە و ناڕەحەتە، ئەڵێ مەجالی نییە لێرەوە بڕیت. ئۆ خوایە چی ئەمە لەگەڵ کوێ ئاکات؟ چی ئەوەنت دڵسۆزە بە ژوور سەرتەوە بوەستێ نێڵێت ئازار و ناڕەحەتی بکێشیت؟ بەڵێ خۆشەویستەکانم، بۆیە ئەم کردەوە چاکانە جێخۆیەتی لە دنیاە کاری زۆری لەسەرکەین بۆی بژین، بۆی بمرین، چکە بەڕاستی هاودەمی ڕاستەقینە. تۆ خوای تا ژنێکێنی چنێ بە دوایە گەڕیت، چنێ ماندووە بیت، ئەلە کاکتوجان بەخوای ترە ئەمە هینە، ئەمە هاوسەرە، ئەمەی تر هاودەمە، ئەمەی تر شەریکی حیاتی پێڵێن، ئەمەی تر مەجالیتیان نییە. زانی شەریکی حیات چێیە؟ شەریکی حیات ئەوەیە لە گۆڕەکە تا لەگەڵتایە. شەریکی حیات ئەوەیە کە وازی لێ ناهێنەوە بەجێ نایڵێ. کەواتە ئێستا تێگەیشتن بۆچی پرۆژەکەی ئێمە پرۆژەیەکی جیاوازە، چونکە هەر ئەلێرانەشە کە پێوترێ نەم نەومەتە العەروس، بخەوە وەکو خەوی بووکوزاوە کە کەسێکی خۆشەویست نەبێ خەبەری ناکاتەوە. ئالێرانەیە تۆ هاوسەرێکت بۆ پەیا بێ، هاوژینێکت بۆ پەیا بێ کە تا ڕۆژی قیامەت چاوەکەیتەوە لەبەر چاوتاڵێ، بخەوە هێشتا کاتی ماوە، تۆزێکی تر و قیامەت هەڵەسێ، خەبن نەبێ تۆ شەڵی خوایە بنجێڕەوە بەناو ماڵ و مناڵەکەم. ئەمە یەکە جێ ئەوەیە خۆشەویستەکانم ئەم کردەوانەمان لەم ودا تۆزێکی تر تخوا بزانین چۆن نوێژەکەین، چۆن بە ڕۆژەوە بین، نیەتەکانمان حازرکەین. ئەمانە لە ڕنگ و لە ژیانی ئێمەیە
ئاوێتە بێت و پێمانەوە دیار بێت کە ئیماندارین. خۆشەویستەکەم، بۆیە ئەم کردەوە چاکانە لە قەبرا کە ئینسان ئەیان ناسێتەوە بەڕاستی هەموو خەم و خەفەت و ناڕەحەتەکانی ژیانی لە کۆڵەکەنەوە. بۆیە لە گۆڕەکەتە کردەوەکانت ئەڵڵا چاو نوقێنی ئەمە سەفەری عەمرەیە بوو کە کردم، ئەڵڵا بۆم بووی بەم لاشە جوانە و بۆم ئەندامە جوانانە. بەڵێ ئەمە هەموو ئەوەی کە لە دنیا کرد و تەجارێکتر بەرجەستا بێت. لە ئەخیرا خۆشەویستم، یەک نمرەتان بۆ ژەرمەوە کە من بە چاوی خۆم بینیم. جارێکیان نەخۆشێک هاو بۆ لام لە عەیادە، وتیان کاکتۆر وەڵڵاهی ئەمە نەخۆشی تۆ نییە، بە زۆر داوای کردووە کە جەنابە ببینێ. منیش وتم با بێتە ژوورەوە. بینیم لەسەر عەرەبانەیەک نەخۆشێکیان هێنایە ژوورەوە. وتی کاکتۆر نەزانم نەخۆشی تۆ نیم، بەڵام بۆ خۆی حەزم کردو قسە لەگەڵا بکەم. تۆ زانی من چەند ساڵە لەسەر ئەم جێگەیەم، تۆ زانی من خەو و خواردن و ئیسراحەت و خۆشتن و خۆشی و ناخۆشیەکانم هەمووی بۆ بەم جێگەیە، هەر لەسەرم دۆشەکەم. ژیانم زۆر ناڕەحەتە، بەڵام ئێستا زۆر دڵخۆشم. وتم چۆن؟ وتی کاکتۆر شەوێکیان خەوم لێ ناکەوت، ئازارم زۆر بوو، منیش تەسبیحەکەم بەدەستەوە بۆ ئاوازی کردمە کرد. لەو کاتەیە دوعام زۆر کورتم، خوایە من چەند ساڵە لەم عەزاب و ناڕەحەتیەیەم، هەتا کەنێ ئاوا ئەژیم، هەتا کەنگی ئاوا مێنمەوە. کەی شفامە دەیت؟ کێ ئەکەومە سەر پێی خۆم؟ کەی وەکو خەڵکم نەتوانم بژیم؟ ئەلێ لەم خەیاڵاتانەیە بووم، خەو کەوتە چاوم، لە خەوما مردبووم. کە مردم ئاگام لێ بوو، ئەیانوت ئەو کفنە بێنن، ئادی جوان ڕەحمەتی خواتان لێبێ، بەدڵەوە دوعای بۆ بکەن، داوای لێخۆشبوونی بۆ بکەن، خوای گەورە لێ خۆش بێ، ڕەحمەتان لێبێ کە نوێژی لەسەر نەکە دەبێ نوێژی لەسەرکە. ئەلێ لاشەکەم وردە وردە ئەیان هێنا، ئەنجا خسمیانە سەر دارەمەی تێک. ئەڵێ وەڵڵاهی ئاگام لە هەر چوار دەورەکەی خۆم بوو. هێنانم، وتیان قەبرەکە حازرە، شۆڕی کەنەوە، بیەندە دەستمان تخوا ئافرەتە با دەرنەکەوێت. لە شۆڕیان کردمەوە بۆ گۆڕەکە. لە ئیترکەدایان نام پاڵیان خستم، ئەمڕۆم کەوتە سەر گڵەکە، وردە وردە بەردەکانیان لەسەر دانام، هەستم کرد وردە وردە بەرچاوم ڕەش بوو. اینجا وردە وردە تەواو چەند درزێک ما بووە لە بینی بەردەکانە، چاوم لە ڕووناکی بوو، هەتا وەکو وام لێ هات لەو تروسکەیەوە ڕووناکی هاتە ژوورەوە. ئەنجا گڵ و خۆڵیش کەوتە سەر ئەوە، هەندێک لە گڵ و خۆڵەکە کەوت بەسەر ما و تەواو دنیا تاریک بوو، تر هیچم نابینی. گوێم لێ بوتیان خوا عەفوی کا و دوعای خێری بۆ بکەن، وەڵڵاهی گوێم لە تەپەی پێی نەعلەکانیان بوو کە بەجێیان هێشت. من شەر ئاوا گوێم لێگرتە بوو، لەسەر بێدێکی عەیادە دانیشت بوو، منیش وەکو مناڵێک لە بەدەمی مامەساکەیە دانیشت بێ، زۆر بە ئینساتەوە. دکتۆرەکان پێیان سیر بوو، ئەو هەموو کاتەم هەیە بۆ ئەم نەخۆشە. تی کاکتۆر کە ئەوم لێ قەوما ئەنجا هیچم نەبینی، چاو چاوی نابینی، لە پڕێکە لە ژوور سەرمەوە دەرگایە کرایەوە، ڕووناکیەکی زۆر هاتە ژوورەوە کە ئاوا سرم سوڕان و سیرم کرد یەک باخچە و یەک سەوزاییە کە مەگەر خوا بۆ خۆی بزانێ لە ژیان ماشتی وا جوانم نەبینی بوو. جاڵێ هەورێکی وەکو تاراوا بوو بەسەر ئەو باخەوە، زۆر جوان بوو. ئەڵڵا وتم ئەوە چییە؟ ئەوە هیچەیە؟ وەختێکم زانی ئافرەتێک بەقەدەر جلی بووکێنی، جلی ڕازاوی لە بەرا بۆ خۆی کردە ژوورا و تی تۆ چیت؟ وتم من مردوم، تۆ چی هاتووی بۆ ئێرە؟ تی من کردەوە چاکەکانی خۆتم. ئەڵڵا لێرە بیت تا ڕۆژی قیامەت من هاودەنگ و هاوژینی تۆم،
منیش کە ئەم مەنزەرەم بینی، ئەم ئافرەتە جوانم بینی، تم خوای گەورە قیامەت ئەستێنە با بگەڕێمەوە بەناو کەس و کارەکەم لە پڕێکا خەبەرم بۆوە کە خەبەرم بۆ وتم سەیرەکەم تەسبیحەکەم نیوەی ڕۆیشتووە بە زیکرەوە هەر پەنجەم ئاوا جوڵانە وتم خوایە ئەگەر قەولە ئەوە شوێنی من بێ لە بەهەشتا بەخوا لەمە دوای یەک ناشکری ناکەم واللهی هەموو ژیانم بە ئازار و ناڕەحەتی و لەسەر ئەم جێ بێ واللهی لەمە دوا ناکەم بەخوا تێگەیشتم پەیامەکە تەواو حەچی ناخۆشی دنیا بوو لە بیرم چۆوە مقیمەکان وتیان کاک دکتۆر ئەم ئافرەتە قسەکانی تەواوە وتم بەخوا ئەو نا مطابقی سونەیە من تا ئێستا وەم زانی بوو کە کەسێ بمرێ پیاوێکی دەم و چاو جوان وەکو کردەوەکانی خۆی لە قەبرەکەیە ئەمێنێتەوە و هاودەنگێ بێ نەمزانی ئەگەر ئافرەت بێ ئافرەتێکی دەم و چاو جوان وەکو هاودەنگ لەگەڵ یامێنێتەوە ئەمە پند و عیبرەتێکە إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد بۆ کەسێکە کە تۆزێک بە پند عاقڵ بێ و مێشکی حازر بێ و جووە بگرێ پێشەوەی کە جۆکانی پڕ بێتەوە و جۆ هەموو ئەندامەکانی لە ئیشکەون جۆ ئەندام و لاشەیەکی تر دروست بێت کە لە کردەوەکانی خۆی دروست بووە و ئەم بە دەوریا هەڵە سۆڕێ و خزمەتێکە. سلام علیکم ورحمة الله وبركاته.